چی بکەین بۆ کەسێک کە دوو پشک پێوەی داوە؟ خاڵی یەکەم شوێنی پێوەدانەکە بە ئاو سابوونە شۆرین. پاشان سەهۆڵە خێنە سەر شوێنی پێوەدانەکە بە جۆرێک 20 دقە لەسەری بێ و 20 دقە لەسەر شوێنی پێوەدانەکە لایە بین. خاڵی سێم شوێنی پێوەدانەکە ئەپێچین بە جۆرێکەوە سووڕی خوێن لەو ناوچەیەدا لاواز بکات نەوەک خوێنی بۆ نەگات. خاڵێکی تر پێویستەکە شوێنی پێوەدانەکە نزمتر یاخود لە ئاسی دڵا بێت تاوەکو ژارەکە بڵاو نەبێتەوە بەلەشدا. ئەو هەڵانە چییە نابێت ئەنجامی بدەین؟ یەکەمین نابێت بە جۆرێک شوێنی بەستنەکە بپێچین کە خوێن نەڕوا بۆ شوێنی پێوەدانەکە و ئەگەری بڕینەوە لەو پەلەدا زیاد بکەین. خاڵێکی تر بە هیچ شێوازێک نابێ هەوڵی هەڵمژینی شوێنی پێوەدانەکە بین کە ئەمەش ئەگەری مەترسی لەسەر ئەو کەسە دروستەکە کە هەوڵی مژینی شوێنی پێوەدانەکە ئەدات. یاخود بڕۆی شوێنی پێوەدانەکە قاشقاشکەیت و بیبڕیت و برینی لێ دروستکەیت کە ئەمەش هیچ بنەمایەکی زانستی نییە. یاخود لە کوردەواری خۆمانە کۆمەڵێک گژوگیا و پەتاتە بەکار هاتووە کە ئەمەش هیچ بنەمایەکی زانستی نییە و ئەگەری زیادکردنی ئیلتیهابات یاخود هەوکردن لەو ناوچەیەدا زیاترەکەی. هەمیشە ساغ و تەندروست بن و لە پێوەدانی دوو پشک سەلامەت بن. سمارت وەرچەرخانە.